هاوڕێنم کاتتان باش. ئەو کاتتان باش هاوڕێیان. سلااوتان لێبێت هاوڕێیان، ئەو کاتتان باش. خەبا گۆرانیەک شتێک ئەوکەین ببوورن بەزێک دەقاتە لەو پێزەی خۆم. ڕێزم هەیە هاوڕێیان، چۆنن؟ باشن؟ با ئەو گۆرانیە شێت فواد ئەحمەدی هاوڕێیان بەخێر بێن، سەرچاو دنیایەک ڕێز. هاوڕێیان بەخێر بێن، ببوورن بەس یەک دقە. سلااو ڕێز هاوڕێیان، سلااوتان لێبێت. سلااوتان لێبێت هاوڕێیان، دووبارە بەخێر بێن، ببوورنەوە تەواو ئەلەم شت. شمێر حەوتە ئێستا دەست پێ دەکەن. ئێستا دیارە دیارە. سلااو کاک ڕەنزەر، ئێستا تەواوە شازە هەولێر بیتنی. سلااوتان لێبێ هاوڕێیان، بەخێر بێ، سەرچاو ببوورن. هاوڕێیان بەخێر بێن، سلااو ڕێزی تایبەتمانەیە. سەرەتا یعنی دووبارە بە خێراتنی هەموو لایەک دەکەین، بەلەوەی بچمە سەر ئەوە دەمێ یاوە گۆرانیی فواد ئەحمەد بوو. بەداخەوە فواد ئەحمەد وەکو هونەرشی زۆر ڕەسەنی هەبوو و دەنجیشی لە دەنگە خۆشەکانە. بەداخەوە لە هونەریش ئەمە لە تووشی کە کارەسات بوونێ کۆمەڵێک شتی ڕەسەنی کوردەواریان گۆرانیەک نمایە. تەنانەت ئەوانەی هونەرمەندە ڕەسەن و دەنجیشیان خۆش، ئازشیان خۆشە کە خۆیان دەفرۆشن، ئینسان ناتوانێت جێشیان لێ ڕابگرێتن. مەجبوری بگەڕێیە سەر ئەو قەدیمانەیان ئەوە تا یعنی بچێ سەر ئەوەی کە. هاوڕێیان بەلەوەی دەست بە قسە و باسەکان بکەم، دەبێت یەک دوو سەرنج بدەم. یعنی بەڕاستی جارەکەی تر سیمینارێکمان لەسەر کەیسی فرسە سۆفی گۆت، ئەمە بە زمان قسە دەکەین، هیچ جوێنی تێدا نەبوو. بەڵام یعنی من ئەو پەیامەم هەیە، خەڵکی پارتی بە بەرنامە حملەیان کرد،
هەندێکیان هەبوون دەیگوت کوڕی ئاودەست بوون منداڵی ئاودەست بوون من دەزانم ئەوە پارتی و هەندێک بەرپرسی دەستگای ئەمنی پارەیان دەدەنێ حملە دەکەن بۆی تێکشکاندنیان بۆەوەی بێزارمان بکەن بێتاقەتمان بکەن نزمترین ئاستی جوێن دەدەن خەڵک بترسێنن ئەم بەڵام بەڕاستی ئەو ئوسلوبە نەک نامان ترسێنی تووڕەترمان دەکاتن و هەندێکیان یعنی من دەزانم هەیەە بە پارە دەیکا هەیەە لە ترسان دەیکا وەکو دەنگدان هەیە دەبی جوێنەکەی خۆی بباتنەوە مەسئولە سەرسەریەکەی بەس ئەوە قوتابخانەی بارزانە و ئەوە پەروەردەی عائیلی ئەو کەوادیرانەی پارتیە ئەنی هەر قسەک شەرم لە بابووداکتان بکەن یعنی دەرێ منداڵی بیژین زۆڵن لە سەجادە پەروەردە بوونە دەڵێ لە ئاودەست گەورە بوونە یعنی تستان هەیە ئێمە گفتوگۆ دەکەین نقاش دەکەن پێویست دەکە ئەو هەموو جوێن و بەدایک و خوشتی ئێمە بدەن ئێخۆمە پێمان دەکرێت لە بەدایک و خوشتی هەرە گەورەکانی ماڵی بارزانی بدەین بەس ئەوە کەلتورێکی ناشیردە کەلتورێکی ناشیردنە کە نابی ئێمە پەرەی پێ بدەین و ئەوە هیچ ئیسیفادەی نییە نە گفتوگۆیە نە دیالۆگە نە ئیسیفادەی لە بۆ ئەوە هەیە جگەلەوەی تووڕەتری خەڵک دەکات جگەلەوەی مەدرسەیەکە نیشان دەدات چ ئێرهابەکەیە ئەنی و خاڵێک نەک لەگە من هەیە لەگەر هەر هەمووان هەیە ئەوە کاکمەکی دەرێ 1600 کەسم بلۆ کردیا ئەی کاچی مامە هاتیینە لەو ئەوروپای بەر ینی ئەو ڕاندەمەیە بەر لەوەی وەکو برێ مقدمەیەک ئەو خاڵە بڵێ یعنی هاتیینە لەو ئەوروپای ژیانی خۆمان ڕیسک بە حیاتی خۆمان دەکەین لە پێناوی ئەوێ ئەگەنا ئەوەی دێڵێنی دە بەکەین بڕواکە بە سەدقاتمان هەیە لە هەموو دنیا لە وڵاتانە خۆشتر نێوی ئەمە تێدا دەژین کەچی دێ بەداک بە خوشک بە خێزان و بە جوێندانی بازار هەیە مامۆستای زانکۆیی هاوار کە دەچێت سەر ئەوکەی ئەی بە عیب هەر ئەی بە لۆ خۆتان ئەی بە لەوە مەسئولانە چکو دوای ئەوە ئەمە تووڕەتر دەکەن دەست بۆ مەلەفی خەتەرترتان دەبن یعنی ئەنگۆن هاانمان دەدەن دوو ئاڕێ زۆر سەیرە دەرێ وەڵا بەڵگە نییە بە بەڵگە کورە با بە بەڵگەی لە چێ بینێت و لە ناو سیستەمەشی دیکتاتۆری شەرم لە خۆتان بکەن یعنی من بەڵگەی ڤیددیۆی لە چێ بینم کە ئەوە جیرایە ئەوە کوژایە من بەڵگەی تیرۆری سەردەست لە چێ بینین ویداد لە چێ بینین ملیۆن بەڵگە بڵاو بۆ ئەنگۆ هەر غیرەتان نەکرد هەر غیرەتان نەکرد ببورن هەر غیرەتان نەکرد بجوڵێن یعنی دوایات پێویست دەکات ساوت بەسەری ڕەش و دەباشان و ئەو ژیانی ئەو هەموو مەسئولێ بکەیت بێ بڵێ من کا بەڵگەی دزیت کات ئەو هەموو تیرۆرە سیاسیە تو تەسەور کە هاوڕێیان بەسەدان تیرۆری سیاسی لەو کوردستانی لە نوتوێک ڕوویدایە کەس نەگیرایە بە تەواوەتی بەس فرانسە و حەریری تیرۆر کرا 48 سەعات زانیان چێە و ماوەیەکی زۆر کەم گرتیان ئێتو پێویست دەکە بەم بڵێ بەڵگا یعنی شەرم لە خۆت بکە شەرم کە تێ دوو کۆمەڵێک مەسئول هەموو ساقیتن هەموو بێڕەوشتن کە ئێستا بەشێک لەو بێڕەوشتیان باز دەکەین بەشێک لەو بێڕەوشتیان باز دەکەن کە چیان لە کۆمەلگای کوردی کردیە هەرە من حەزم لە بەڕاستی من بەس چالاکوانی بواری مافی مرۆڤم بەڵام یعنی ئەو دەسەڵاتە وای کردی ئێمە بینە سەر ئەو مەسەلە سکسەکانیشیان ئەو خاڵە هەرە پیسەکەی کە ئێستاکە نەشەرم مایە نەقیەم مایە و سکس بوویتە ئامرازێک لە ئامرازەکانی سەرکوت کڕین بێدەنگکردن هەتککردنی یەکتری ملشکاندنی یەکتری هەتا لە ناوە خۆشیان ئاوڕیان لەو ڕۆژانە هەمووتان گوێتان لێبوو کە قەزێک کچێک بڵاو بووە کە کەس نازانی ناوی چییە بەداخەوە ناوەکەی هەبووە تا دوسێ ڕۆژ لەمە هەفتێک لەمەوبەر ڕەشی کردەوە لە فەیسبوک و لە ئینستاگرام ئەو کچە گویا لەگە 53 دەوڵەمەند و بەرپرسی پارتی ئەوانە سکسی کردیە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی من کە هەمە یارە من ناوڕیاندەی بڵێم یەک لەوانە لەو قوربانیانەی ژێردەستی چکۆ تاوانەکە تەسویرکردن هیچ شەرعیەت پێدان نییە هیچ کارێکی جوان نییە و هیچ ململانەی سیاسی نییە تۆ سکس تەسویر بکەی بیکێ ئامرازە کارتی سیاسی کە ئێستا دەبێ بڵێن پارتی وێچەتی هەردووچیان دەستگای زانیاری و پاراستن سکس وەکو کارتێک بەکاردێنن و بەرپرسەکانیش لە نێوان خۆیان باڵباڵەکان هەرێکێ کۆمەڵک گەواد و ئافرەتی لەشفرۆشیانەیە یعنی چۆن کۆمەڵک پاسەوانیانەیە پەیجیان هەیە ئاوا هەرێکێ کۆمەڵک گەواد و لەشفرۆشیان هەیە بڕوان پێ بکەن
زۆربەی بەرپرسەکان ئەوانەیە دیتان لە ڕێبازگەردی کات سەد ئەوەی لە دەڤەریەکێتی دیتانە دکتۆرەی دانیمارک لە سەدەڤەری سەوز باسی کرد کە چۆن فندقەیە و مەسوولەکان ئەوە دەکەن ئەو دیت شتان کە دەیان سکاند ئابڕوچوونیکە سیاسیکە ئێستا لێرە باز لە ئەوەی پارتی دەکەین کە پارتی دەکەین ئاڕێن ئەو ئافرەتە یەکێک لەو قوربانیانە من تەنسیق ینی پەیوەندی کرا و بابەت هاتە گۆڕێ و باس هەندێک شتی لۆ کردم زائیدەن ئەو برادەر و شتانێک کە لە نزیکەوە دەزان و ئاگادارن لۆیان باس کردینە چۆن بووە تاان ئێستا ئەوکو گوتم هەمیان فێر بوونە کچ دێنن و بە تایبەتی ئەو پۆپولارەکان دیارەکان جوانەکان دەیان کڕن وەکو ئاژەڵ دەیان کڕن بڕوا بکە یان عەقدیان لەگە دەکەن سکسیان لە بۆ دەکەن تەسویریان لۆ دەکەن مەسئول دەگرن باڵەکەی تر مل دەشێنن لە پای ئەوە پارەی وەردەگرن هەر باشترین نمونە بڕۆ سەیری زۆربەی من نامەوێت ناوی کەس بدەم چکو دەبتە تەشهیر بەڵام یعنی ئافرەتە عمری 25 ساڵە ئاخر چۆن پێ دەکرێت لە شقەیەکی هەر ڕاقی و لە خانیەک ببورە لە سیارەی ئاخیر مۆدیل و لە ئەوە هەدبی ئەگەر عەقدێک نەبێ ئەگەر بە سکس نەبێ ئەوە بکەن ئیتر دەیان کڕن دەیان نێرنە لای بەرپرسەکان تەسویریان پێ دەکەن یەکێک لەوانە کچێکی کوردی ڕۆژهەڵاتە دەڵێن ڕۆژهەڵاتە وا خۆشی پێناسە کردیە لای کوندەکانی لای مشتریەکانی کە ئەو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و خەڵکی ورمێ بووە ڕەزاییە دوو منداڵی هەبووە لە مێردەکەی جیابوویتەوە هاتە ئێرە کاسبی بکە ئەلەساس بێتن لە کافیتێریای لەگەر زۆربەی ئەوانە چوونەکنی وای گوتیا کە من یەک دووەک وەکو گوتم لەگەڵ یان باس کرد و چی وای لەگەڵ ئێمە باس کردیە خەڵکی ڕەزاییەیە ورمێ وابزانم کە لە پیاوەکەی جیابوویتەوە هاتە کوردستان لە کافتریایەک ئەلەساس کەسێکی بارزانی دیارەوەی دیعای خۆتی کەسێکی بارزانی کافتریایەکی لە 32 هەولێرەیە چێندەرە گەرەگەر ئەوەی نوێیە لە بۆ دەتوانم ئەوەکە بکەم لە گەڕەکی کافتریایەکی لە 32 پارک لە نزیک جەوازاتی 100 مەتری لە بۆ دروست دەکاتن ئیش بکە بەڵام ئەلەساس سکسیش بکەن ئیتر وای لەگە گوتیەوەزە و کابرای نایەتەکنەوی ئەو بارزانیە ئیتر ئەویش بۆ خۆی لەگە خەڵکیشکە دەکە بەونەوە ئایانی ئەقناعی کردبوون و خەڵکەکی زۆری ڕاتشایە و ئەو ژمارەی بڵاو کرایتەوە کە 800 کە ببورن ئەو ژمارەی باس کرایە کە 53 کەسە درۆیە یعنی ئەحسایەکی دەقیق نییە ئەو ژنە لە ساڵ لە دوای نەورۆزی 2019 هاتە کوردستان لە هەولێرێ لە شوقەکانی ئیمپایر شوێنی فلیم دەرێنانەکان بووە ئیمپایر بووی دە شوێنی فلیم دەرێنانەکان لەوێندەر فلیمەکان دەستی پێکردیە و هەموو نەفەرەکان لەگەڵ یان چیتە دەرێ مەتعام نان خواردن ئەوە بەس ئیشی خێر هاتۆ لە ژۆرێ پێکردیتی نەچتە هیچ جێش کەشت و بەرنامەکەی وا بووە و ئەو کچێشکەشی لەگەڵدا بووە خزمی خۆی بووە دوو کەس بوونە یەکیش نەبوونە و تەعلیماتیان وەگرت ینی ئەوە نەبووە چاوی بە کوڕێکەت بێت یان ئەوە بۆ پێیان گوتیە لە فەیسبوک بە نمونە عەز لەگەڵ ئەو مەسئولە خۆت نزیک دێخیەوە چاتی لەگە دەکەی ئیغرای دەکەی ڕای دەچێشەک نەخۆت بە بەرنامە ئاوە ئەو دەوڵەمەندە یعنی ناویان دایتێ کە من ئێستا پێشتان دەڵێم چۆن بووە ئەو ناوانەیان دایتێ بڕۆ خۆتی لێ نزیکەوە بڕۆ کشتی سکسی جملە ئادی لۆ بنێرە ڕای بچێشەک نەخۆت داخلی تەڵەکەی بکە داخلی تەڵەکەیان کردیە و کەس ئەوکو گوتم بەخۆی نەچتە هیچ جێکی هەمووی برتە شوقەکەی ئیمپایر شوێنی هۆلیۆدەکەی خۆی لەوێن دەرکردیتی یەک لەوانەی یاوڕێیان یەک لەوانەی نەکەتە ناو ئەو داوای مەسوولقی دووی پارتیە ئەحمەد کانی یعنی داوای لێکردی ئەو گوتی نا ئەتوەرەکنەما ینی لەسەر جێ ڕێک نەکەتینە بەڵام هەموو دەنگەکانی لایە هەموو دەنگەکانی ئەحمەد کانی لایە تۆماریشی کرد ینی دەنجی چاتی خەڵکی هەمووی خەزم کردیە یعنی قەزم لێراوەیە یعنی بە بەرنامە
پێیان گوتیە بڕۆ خۆت لەو دەنگانە نزیکەوە ئەم خۆشیان لە چێ زۆرترین کەس نزیکی خستەوە ئەو کەسانەی هەستیان پێکردیە تاونەوە گەمەیەکی پاراستن بووە ئەوڕێیان لە ئاستی باڵا ئەسمە دەرگوشی سەرپەرشتی کردیە بە بەرنامەوەیان کردیە هەستیان پێکردیە چێ دژیانە لەناو پارتیش هەیە قسە دەکا هەیە بێزارە هەیە ململانەی اقتصادیانێ باڵی نێچیریە زۆرترین زەماوەرە زۆرترین ئەوی تەسویر کرا زەماوەری باڵی نێچیرە باڵی نێچیر کەتە بەرێ ڕاوێژکاری گەورەی تێدا کە من ناتوانم ناوەکان بدەم ئەخلاقییان یان کەسێک بە من دەڵێ وای لەگە من کردیە کو دەتوانم ئەمن بێم لێرە باز بکەم بەڵام لیاندا لە هەموو دەوڵەمەند و لەو بەرپرسانەی پارتی کە هەستیان پێکردی لەگەوان نییە پێویستیان بە خاڵی زەعیفیان بووە کۆیان کردەوە زانیاریانە لەسەری تەسویریان کردیە لە بەردەستیانە ئەوەی ئەمن زانی چشتماوڕێن ئەوانە وەکو کارتێک لە بەرامبەریان بەکاردێنین پارەدان و نەدان هیچ ئیسفادەی نییە هیچ ئیسفادەی نییە لەبەر ئەوەی ئەو کچە لەو بۆ پارەی نەکردیە ئەو کچە پارەی خۆی وەگرتیە وەگەمەکە ئەمنی بووە و لە بۆ ملشکاندن و بێدەنگکردنی چاردەوروبەرەکەیانی خۆیانە کە ئەوانەی دەیانویستیان ئینتقامی لێ بکەن و بە تەعلیمات پێیان گوتیەوە مەسەڵەن خۆت لە قادر نادر نزیک دەکەیەوە تەسویری دەکەی لۆمان دەینی ئەوە ئیشی ئەو مانگەتە و 53 کەس نین هاوڕێیان 53 کەس نییە تۆ بیرکەوە لە مانجی چاری بەلای کەم لە مانجی چارەوە دەستی بە و پرۆسە کردی لە دوای نەورۆزە هاتە هەولێرە دانیشتە لە شوقەکانی ئیمپارەوەکو دووبارەوە بکەینەوە تاوەکو دە 15 ڕۆژ لەمەوە بەر دەبی چەند نەفەری بەڕێ کردبی چەند نەفەری بەڕێ کردبی چ دەڵاڵە چی هەبوو بێ ئیتر من نازانم مانجی 2 نەفەری هەبوویان دە 12 نەفەری هەبووە ینی چەند بووە بەڵام ئیتر تقریبەن یعنی لە ماوەی ئەو 18 مانگ زیاتر بە سەدان دەبیتن دەتوانێت بینم 100 بەسەرەوەیە هەمووی تەسویر کردێ و ئەو تەسلیم کرایە یان ئەوە تا لەژێر کۆنتترۆلی ئاسایشی گشتیدا بووە و وەکو گوتم و هاوڕێیانە و کچە ئێستا بە پێی و زانیارانە ئێمە لای بێژەرێکی کەناڵی بیساری تورکیایە و ئەو کچەش بەخۆی لە تورکیا بە ناوی کۆمپانیا و ئیش مور بەڕێکردن من ناوەکەی نادەم ئەخلاقیان ئێستا لەوێندەرە و ئەو کچەش بەخۆش هەر دەڵێن ئەو ئیشا و شتانە دەکەوە ئیشی کۆمپانیای گوایە کۆمپانیا و یارمەتی نەخۆش و پێداویستی دەدا بەڵام ئەویش هەمان فەعلی قۆڕ دەکاتن تەسویریان دەکات ئەوانەی ئەوەبی و ئەویش لە پاراستن ئیش دەکات قسەی ئێمە لەوەیە ئەو گەمەیەکی زۆر سەخیفە قۆڕە لە بۆ ملشکاندن و دەمێکیشە هەیە ئەوڕۆ نییە و دەمێکیشە هەیە بە تەوجیهاتە لە پاراستنیش نییە لە زانیاریش هەیە زۆربەی باڵەکان و ئێستا مەسوولەکان هەرێکە شەبەکەی خۆی هەیە وەکو گوتم ئیتر ئەوە قەزەیە و کچەیە بۆیە ینی گەمەیەکی زۆر سەخیفە ئەو بەڕازی هاوڕێیان زۆر بێتام بوو ینی ململانێت و لەگە پارتی وێکی تێک دەکەی کە ململانەی فکر ناکە ململانەی شەریفانە ناکە قێزەوەنترین ملمانە دێ ژنێک لۆ دەنێری تەسویرت دەکا ئیتر دەوە دەڵێ بڵاو دەکەمەوە لەو کۆمەلگا دواکەوتوانە کە من لێرە هاوڕێیان نوکتەیەکتان لۆ بڵێ وازان فلیمیش ئەوە هەیە دەڵێن من بە نوکتەم جێ لێ بووە ئەمریشەکان ویسبیان لە مێچێک لە مڕەشعاکانی ئەفریقا بدەن بیان ئەو کابرایە ژنەکیان لۆ ناردبوو بەکەمەوە جەودی تشتان لۆ مەسرور و مەسعودیشان وەختی خۆی ناردبوو و تەسویریان کردبوو لە گەرمەی انتخابات لێیاندا بوو لە بۆ شعبەتی ئەفریقی و نازانم یعنی بەهەرحاڵ لە بۆ یەکێک لە وڵاتە ئەفریقیەکان وەڵا کە خەڵکە دیدی بیان سکسی لەگەر کابرا ژنەکی ئەمریشی کردیە ئیتر هەموو دەنجیان دابێت ئەوە ئەمریشی سواری ئەمریشەکان بووە دەگەی ئەوان بەو نیازیان کردبوو بەڵام بەڕازی هاوڕێیان و دیاردەیە زۆر قێزەوەنا زۆر ئەوەیە بوویتە کارتێکی گەورەی سیاسی لە ملشکاندنی یەکتر و زۆرترینی دەستگای پاراستن لە دژی باڵی نێچیر دەیکە نەک ئەوەندەی لە دژی بڕوا بکەن لە دژی ئێمەمانانیش خەڵکی ئۆپۆزیسیۆن دەکەن و لەگەڵ یەکتری هیچ ڕحم بە یەک ناکەن و لە ناو خوێن ئافرەتانی خۆیان دانایەتی ژنان لە ناو دەوائیرەکان لە حکوومەت
کامیلەی چاودێری زۆر دانرایە بە تایبەتی ئێستاکە وریای خۆتان بن یعنی ئینسان دەسە توالێت بڕوا بکەن دەڵێن هەیە فندقەکانی لێی نووسیە یعنی UN ئەو منەزەماتانە ئەوە ئیشانە ئەوەش کە کارەکە هیچێک لە کارە هەرە بێ ڕەوشتەکانە لە هەردوو بەرە هەیە سەوز و زەرتەیە وەکو گوتم هاوڕێیان من دەمەیان باس ئەسمە دەرگوشی بکەم چکو داڕێژەری ئەوەیە و ئەو کەتنا ئەو کردیت ئەو سەرپەرشتی کردیە وەڵام ئیترلقی هەیە محەممەد سەلیم زووریە محەممەد میرزایە دنیایە کەسی تکیانەیە هاوڕێیان ئەسمە دەرگوشیە بیناسم یەکێک لە جەلادە هەرە گەورەکانە و دەوری زۆر خراپی دیتە لە سی ساڵی ڕابردوو هەر هاتەوە ڕێخستنی تایبەتی دروست کردیە لەگەر کەریمسن تیپی کەریمسن زاری بوونە میرخانە و گروپەک بوون ڕێخستنی تایبەتیان هەبوو وەختی خۆی لە دوای 99 بە دواوە بیریان کە مەسرور ئەوە بوو دوای 2003 ئەوە لە پاراستن دروست بوو پێشترێ لە ڕێخستنی تایبەت بووە مەسئولی مەلەفیەکێتیە من ئەو زانیارەدەم بۆی بزانێ ئەسمە دەرگوشی ئەمە زانیاری زۆر وردمان لەسەری دەزانین ئاگامان لێیە و ئێستا هەندە وردەکاری شتی ئەوەشی لۆ باز دەکەن چکو دەوری زۆر خراپە لەس ئازاردانی ژورنالیست تۆمە دروستکردن ئەجە زۆر ترسنۆکیشە باس دەگەی زۆر نامەردانشی هەیە تاوان ئەوە لە دوای ڕاپەڕین لە ڕێخستنی تایبەت بوو بەخت خۆی پاراستن نەبووە بە ناوی ڕێخستنی تایبەت ئیشان کردیە مەجموعەیەک بوونە ئیترەتا 99 تا زۆربەی ئەو جەرائیمانەی دژی یەکێتی کرایە ئەسمەت ئەرگوشی مەسئول بووە لەبەرەوەی مەسئولی مەلەفیەکێتی بووە بنمونە تۆ زۆر بنەوە کەریم سنجاری وەکو ئەوە گەورەکە بوو دوای ئەو مەسعود بارزانی لەویش گەورەتر بووە ئەو کەریم ئەسمە دەرگوشی یەکێک لە کەسە فاشلەکانیشە لە 2003 لە دوای تەمەرکۆچەر بەرپرسی ئاسایشی گشتیە لە پاراستون بەڵام وەرە بیر بکەنەوە لەو هەولێرەی هجومی سەبارەگاگەی خۆی کرا هجومی سەبارەگاگەی کراومان لە بیرمانە مەڵبەند و لق تەقیەوە وەنیا شێخزانە دروست بوو یعنی هەر یەکێک لەو سکاندا ئەو هەموو تەقینەوە لە هەولێرێ ئەو هەموو حتا لە ڕووی شنگال و ئەوانش کە ئەوە نیشان دەدا ئەمنیەتی ئەو دەستگای ئەمنی ئاوڕیان لێرە چییە راپۆرت کۆ دەکاتەوە لەسەر دژمنەکانی نەک لەسەر ئێمەمانان و خەڵکیشکەویان ئەوە ئافرەتی ئەشفرۆش بێنێ و گەواد و ئەوە دروستکە نا ئەوانە ئەمنی قەومی دەپارێزن لە سوید دەستا ئێمە ژیانمان مهەدە دەبێت لەگە دەستگای هەواڵگیری سوید دادەنیشین ینی سێپۆی پێدەگوتی لەگەوانە دادەنیشین ژیانمان وایە ئیشیان لەبەرەوەی ئەمنی قەومی ئیشی وانە نابی تیرۆر بکرێتن بەس ئەوانە بالعکسن ئەوانە دێن ئەمنی پارتی و ئەمنی بنەماڵە و ئەمنی کۆمەڵی خۆیان دەپارێزن لەو ڕوانگەوە بۆیە ئەسمە دەرگوشیە یعنی یەکێک لە فاشلەکانە و هەرچی خزم و کەس و کاری خۆی هەمووی تەقین کردێ بە ئاستی باڵا و شەریکەی سێکوێرەتی هەیە کۆمپانیە سێکوێرەتی هەیە هەموو ڕێستورانگ و ئەوانەی هێنا هوتێل ئەگە چەکداری خۆشیان هەبی لێیان دەستی دەرێ ئەمنێت موافقەت نییە ئیتر بەخۆی خۆی دەنێری و لە تەک ئیخۆشی دەنێریتن هاوڕێیان کارمەندی ئاسایش بە ناوی کۆمپانیاکەی دەنێری و ئەو سەرپەرشتی دەکا و پارەکە لەو خۆچی بە موچەی حکوومەت ئەوانە هەموو ئەو شتانە دەکەن خانوو شتێکی گەلێک زۆریە هاوڕێیان من کە دەڵێم لەبەرەوەی ئەو شەقۆڕانەی کردیە دەکاتن مەسەلەن لە کاوانیان مەزرعی هەیە لە بادینان هەیتی لە گەڕەشی دۆلاراوە خانیشی زۆر گەورە و ڕاقی هەیە لە زاخۆ هەیتی لە دوهۆچ شەیتی بە پێی ئەو زانیاریانەمە و هەتا ئەوەندە قورمساقە لە نێچیری هەتا مەسرور گومانەشی لا دروست بووە کە لە بنەوە سەر بە باڵی نێچیری شاوڕێن ئەوە ئەسمە دەرگوشیە یەک پارچە زەوی لە نێچیری وەرگرتیە لە چەند ساڵی ڕابردوو بە وەختی نێچیر حکوم بووە لە نزیک 6 مەتری 2000 مەتر زیاترە کە نرخەکەی لە 5 میلیۆن بەرەو هەتا 8 میلیۆن دۆلار دەکات چکو ئەوانانی نێچیر و مەسروراوە خەڵک بەونەوە ئەی دەگرن قەت ئاردەشدادێ نێچیر خۆ مڵکی باوکی نەبوو مەڵکی خەڵکی ئەو لێرێ بەکەیف خۆی لە سەنتەری شار لە نزیک ئەوەی 6 مەتری ئەوەی کردیا و بەس بۆ ئەوەی بزانێ حەوت کچی هەیە هەموو خزمەکانی خۆش تەعین کردێ لە کنەخۆی بە پلەی باڵا هیچ دەوریان نەدیتیە من دوایین شتم ئاڕیان هەرویستم ئەوە بڵێم ینی دوایین شت
یەکێک لە کارە قێزەوانەکانی دیکە کاتە فێڵی لە ماڵی بارزانیش کردیە ئەوە بوو دوای 16 ئۆکتۆبر هەمووتان لە بیرتانە ئاراسی شێخ زەنجی هات سەر تەلەڤیزیۆنی قسەی زۆر توندی بە ماڵی بارزانی گوت ماڵی مەسعود بارزانی گوت هەتا گوتی مەسعود درۆزنەوە بابیشی درۆزنە هەمومان ئەوە تا ئەنا شتانە ماڵی مەسعودی زۆر تووڕە کردی ئەوە ململانەی ماڵی مەسعودی ئێستا زیاتر لە ئێستادا بەڵام من بڕوام دەگەم سبەی دووست بچی ئەو دوو بنەماڵەیە تەنسیق بکەن بەڵام لە ئێستادا و ململانەی هەیە و ماڵی مەسعودی زۆر لە کوڕەکانی شێخ زەنجی تووڕەن یەک لەوانە لە ئاراسیە ئەتر ئەوە گوتبووی ئەو ئسمە دەرگوشی کە ئەمن لۆتان دەکوشم حەقتان نەبی ئاراس و ئسمات بۆ زانیاریتان هاوڕێن هەردووشیان دەستنە لوبنان ڕادەبوێرن و ئسمات یەکێک لە شتە هەرە قۆڕەکانی کەشی ئەوەیە کە خەڵک دەگیرێ و ئاسایشی نەکبەت کە هەندێک کارمەندی ئاسایشی نەکبەت بە ڕۆح و بەجیان فیدای خۆیان دەکەن شەڕی ئەو شەبەکانە مافیانە دەکەن دەگیرێن مەسەن 2-3 کیلۆ مخدراتیان دەبی لە زیادی تەلەف بکریان بستێنرێ کاک ئسمەتە فەندی لەگە خۆی دەباتە لوبنان دەفرۆشتەوە یان دەستفرۆشتە شوێنێک یعنی ئەوەش ئەوە یعنی لە جیاتیەوەی بستێنرێەوە نیە دەفرۆشتەوە پارەشی باش دەکە و هەفتانە دەڵێن 1-2 ڕۆژ لە لوبنانەوە قومار دەکات پارەی ئەو خەڵکەی باو خەڵکەی لەو لە لۆ چکوانش مەبادەی یان بوویتە چ بەس ڕابواردن وتوی ئاراس شێخ زەنجیشتان و دەکوشم وازم 1-2 میلیۆن دۆلاری لە ماڵی مەسعودی وەگرت بوو و هیچ پێ نەکرم هیچ پێ نەکرد یعنی قسەیمە لەوەیە وەرە تو مەسعودی ئاسایشی گەورەی باڵای وڵات بی بچی ئشتە قۆڕانە بکەی بچی خەریشی و تا ئەنها ئەوە بە بێژدام بڵێن ئسمەت نییە ها زۆربەی بەرپرسەکان ئێستا ئەوە نا و زۆربەی ملشکاندنی یەکیان دووبارەی دەکەمەوە هاوڕێن بەهەرحاڵ ئەوەی ئەندێک جوێن دەدەن هاوڕێیان وەڵای دەرێ کوڕی ئاو دەستینە لە زیاتی لە خوێن و گۆشت دروست بوون لە پیسایی دروست بوونە کاکە هەر یەقیچ ڕێز لە باو بوودا چی خۆت بگیرە یان ئێستا بەشیان منداڵیان هەیە ئەی هاوارەخە و چ پەروەردەیەکە چ ئەخلاقێکە من دەتازانم ینی جیان نەدرێتێ باشترە بەڵام بە بیان شێن و هاوڕێن تێبگەن یعنی ئێستان بێم هەمان ئەو قسانە بە مەسعودی برێن بە مەسروری برێن بە نێچیری برێن پێتان زۆر کفرە وەریان پێتان زۆر کفرە بەس کاکە و زمانەشی زۆر پیسە ئەوە دیالۆگ نییە وەرن پارتیەکان کاکە وەرن گفتوگۆمان لەگە بکەن وەرە واز بین لەو عەقڵێ بەخوا ئەوەندە لێتان ناترسێن ئەوەندە جێشمان لێتانە هەزار ئەوەندە جون بدەن تووڕەترمان دەکەن واز لەو کەلتورەی بینن چێتان هەیە کۆمێن دەنووسی ڕەخنەمان لێ دەگری سەرنج دەدا کاکە دێن ژوورەکەی خۆمانیان دێنێ بابێن قسە بکەن بەس واز لەو زمانە پیسە بینن ئەوە زمانی دیالۆگ نییە ئەوە دۆڕانە ئەوە نیشانە ئیفلاسە دوو کاکە پارتیوشیتی خەڵکی خۆتان فێرە ئەدەب بکەن ئەدەب بکەن خەڵکی خۆی وەختی خۆی کادیری هەموو حزبەکان پەروەردە دەکران ڕۆشنبیر بوون گفتوگۆیان دەکرد ململانەی حزبیان دەکرد کاکە ئێستا چیە ئەو زمانە پیسەی دەنێرن یان ئەرهابیان جوێندانیان دەگرتن یعنی زمانی کەتان نییە لە ململانەی فکری ئەوە شەرم لە خۆتان کە شەرم ئەوە بە بڕیاری مەرکەزی پاراستن و زانیاریش دەکرێتن هجوم لەسەر ئەوەی بکەن ئەوە جوێن بدە ڕۆژی وا هەبووە 100 کەسم بلۆک کردیە بەهەرحاڵ هاوڕێیان من بەرەو ئەوە دەڕۆم کۆتایی دەڕۆم کەلتورێک پەیدا بووە کە بەداخەوە زۆر قێزەوەنا گەرە لە ناو ئەوەش هەیە وەکو من نوکتەیەکتان لێرە لەسەر برێم یعنی قلقل هەبووە ڕوویدایە لەو ژن دەنێردرێ بەسای ژن دەگیرێ ئەوە وەزیری خارجیە ئیسرائیل بەخۆی باسی کرد هەمومان ئەوە وتی لە پێناوی ئیسرائیل ئەو شتانەم کردیە یان لە CIA ڕوودەدا یان لە KGB ڕوودەدا بەس نەوەک بەرنامەیەکی ڕئیسیان بی نەوەک لە ناو هەموو دام و دەستگایەک بی نەوەک لە ناو یەکێتی ئافرەتانی پارتی لە توالێتەکان و لە ئەوەکاندان درابی یعنی بەڕاستی نەوەک مەکتەب سیاسەکانی یەکێتی ژنیان لە بۆ نادراب کە دیتان شێخ جەعفەریان بڵاو کردەوە ئەوەی شێخ جەعفەری 100% ڕاز بوو هاوڕێیان کەلتورێکی زۆر قێزەوە ئەوە ناشرنە ئینسان دەبێت دژی بوەستیتەوە لەو ڕوانگەەوە ئەو پێشێلی مافە ئەگەر نامەزانێ و مەسئولانە موساقیت بڕوا بکەن بە خۆیان و بە عائیلەکانیان زۆر بەیان ناتوانێت ئینسان بڵێ ئەوە لەبەر ئەوەی هەموو ژیانیان بوویتە ڕابواردن و ئینسان ئەگە قێم و ئەخلاقی نما ئەگە مەبادی نما بێگومان دەبتە بێڕەوشت
بێڕەوش نەک بە مەفهومەی خۆ لێرەش خەڵک سکس دەکە بەس بە خەڵک لە ئەوروپی سکس دەکە بەس پرەنسیبی هەیە پرەنسیبی هەیە خۆ لۆ پارە نافرۆشیتن جگە لەوانەی ناوجامخانەکان نەبیتن کاکە لێرە گەمەیە ینی گەمەیە و ئەو پێیان ئازایەتیەوە هەموو شیان خەریکی بەس ئەو ژیانەنە هیچ ئەوەی گیانە ئەوجا بێمە سەر ئەوە یعنی لەو هەموو مخابراتەشی دەوری ئەو شتە هەیە بەس نەک بەو نسبەتە گەورەی نەک بەو نسبەتە گەورەی کە هیچێک لە پرۆسەکانیش ئەوەیان بیتن من وەکو گوتم داین شت بە هیوام ئەوە بیتن مامۆستایەک وازم دکتۆر کەمال مەزهەر بووە من دکتۆر جەبار قادر لە زانکۆی مووسڵ لە ژێرایەوە گوتی وتبێت تەڵەبەکان کورد ئەگەر وشەشی عەرەبیتان نەزانی لە نووسین لە جوابدانەوەی تەعان تەبیعیە قەوسێک بکەنەوە بە کوردی بنووسن ئەمن تێدەگەم تەڵەبەکی کورد لە ئەوەلی قەوسی کردبووە هەتا ئەخیری قەپاتی کردبوو بە کوردی جوابی دابەوە ئەو پاراستن و زانیاریش فێرە ئەو فعلە قۆڕە بوونە کچی جوان لە ڕۆژهەڵات یان ئی خۆیان یان پۆپولار دیارەکان هەتا لە ئوکرانیا ئەوانە ئەزنەبیەکان دەینن بە بەرنامە هەر مەسئولەك دووسێکی هەیە ئێستاکە بە تایبەتی باڵاکان ئیتر تەوزیعیان دەکەن دەیان نێرن بڕۆ ئەو فلیمی ئەوەمانەوە بگرە ئەوە دیادەیەکی زۆر قێزەوەنە شەرم لە خۆتان بکەن یعنی ئەوە ململانێ نییە ئەوە لووتکەی بێشەرەفیە ئەوە بەداخەوەش لە شەرق مەسەلەی سکس ئەولەویەتە هاوڕێیان قسەچکەی وام نییە ئەویستمەوە بڵێم ئەو کچە گەمەیەکی مخابراتیە و 53 کەس نییە و هەموو ئەو خەڵکانیان کردیە کە ناڕازین لە سیاسەتی پارتیان زار بەزار قسەک دەکەن یان بێزارە بن یان دژی مەسئولەکەن یان باڵەکەی بکەنە تەسویری کردیە ئەوم پێم وایە بڵاویش دەکەنەوە یان ئەوەتەوەکو کارت لەگەر پارە ناخوا پارە مەدەن پڕواکە لە ماڵ و منداڵتان سەرف بکەن بێ ئیسفادەیە وریای خۆشتان بن ئەو حکوومەتە ئەو کابینەیە و ئەو بەرپرسانەی هەردوو لە بەس خەریکی دەرپێداکەنان بە خەڵک شەوێت شاد دنیایەک ڕێز و خۆشەویستی